بووە ڕزگارکەری مرۆڤایەتی لە جیهان ئەو پەیامەی گەورەترین خزمەتی بە مرۆڤایەتی کرد. أشهد أن لا إله إلا الله. بەکاریگەرترین مرۆڤ لە مێژووی مرۆڤایەتی ئەژمار دەکرێت و هەمیشە کار و ڕێبازەکەی بە زیندویی دەمێنێتەوە، چونکە ئەو پەیامەی گەورەترین خزمەتی بە مرۆڤایەتی کرد. ئەو موعجیزانەی لەسەر دەستی ئەو ڕوویانداون ئەوەندە سەرسوڕهێنەرن کە نمونەیان نییە، چونکە خۆی سەرداری پەیامبەرانە و کۆتا پەیامبەری خودای گەورەیە لەسەر زەوی. محەممەد پەیامبەری ئیسلام و کۆتا نێردراوی خودای گەورە بۆ ئادەمیزاد و سەرزەوی. دوازدەی ڕەبیع الئەوەل ڕۆژی لەدایکبوونی ڕزگارکەری مرۆڤایەتی و سەروەری جیهانیانە. یادی لەدایکبوونی کەسێکە کە شۆڕشی دژی کۆیلایەتی لە پێناو ئازادبوونی مرۆڤدا کرد، بانگەوازی بۆ یەکتاپەرستی و ڕێگای ڕاست کرد، مرۆڤەکانی لە گومڕایی ڕزگار کرد و ڕێزی بۆ ئافرەت گەڕاندەوە. لەدایکبوونی پەیامهێنی ئیسلام محەممەد درودی خودای لەسەر بێت بۆ مای ڕەحمەت و بارانی شادی و بەختەوەری بەسەر مرۆڤایەتی. پەیامهێن محەممەد درودی خودای لەسەر بێت باوکی ناوی عەبدوڵڵایە و باپیری ناوی عەبدولموتەڵیبە، دایکی ناوی ئامینە بووە. لە ڕۆژی دووشەمەی ڕێککەوتی دوازدەی ڕەبیعی یەکەم لە ساڵی 571 زاینی کە بە ساڵی فیل ناسراوە لە شاری مەککە ڕووگەی ئێستای موسڵمانانی جیهان لەدایک بووە. بەر لە لەدایکبوونی باوکی کۆچی دوایی کردووە و هەر لە تەمەنی 6 ساڵیدا دایکیشی کۆچی دوایی دەکات. پەیامبەری ئیسلام بە کەسێکی دەستپاک و ڕاستگۆ لە نێو خەڵکی شاری مەککە ناوبانگی دەرکردووە، بە تەواوی جیاواز بووە لە هەرزەکار و گەنجەکانی سەردەمی خۆی. ئەوەندە کەسێکی ڕاست بووە خەڵکی پارە و کەلوپەلەکانی خۆیان لە لاجێ دەهێشت. ئەو زیرەک و لێهاتوو بووە، هەمیشە ڕاوێژی لە کارەکانی بەڕێوەبردن پێکراوە. سەروەری مرۆڤایەتی لە تەمەنی 40 ساڵیدا لە ئەشکەوتی حەڕا لە شاری مەککە سروشتی ئاسمانی بۆ دێت و یەکەم ئایەتی قورئانی پیرۆزی بۆ دادەبەزێت. اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. دوای ماوەیەک لە بانگەوازی نهێنی دەست بە کاری بانگەوازێتی بۆ ئاینی ئیسلام کرد و سەرڕای لێدان و وەزیەتی زۆر و بەربەستی گەورە تا کۆتایی مردنی لە گەیاندنی پەیامی خودای گەورە بەردەوام بوو تا پەیامەکەی هەموو جیهانی گرتەوە. پەیامبەری ئیسلام خاوەنی چەندین موعجزەی جیاواز و گەورەیە کە ئەمانە بۆ هیچ پێغەمبەرێکی دیکە ڕوویان نەداوە و هاوشێوەیان نەبووە. لەوانە دابەزینی قورئانی پیرۆز، لەتکردنی مانگ و گەشتی ئیسرا و میعراجە کە لەو گەشتە دۆزەخ و بەهەشت و چەندین پەیامبەر و فریشتەی جیاوازی بینیوە و چۆوەتە خزمەت خودای گەورە. بەپێی چەندین توێژینەوە لە ناوەندەکانی توێژینەوە و زانکۆکانی جیهان، پەیامبەری ئیسلام کاریگەرترین مرۆڤی سەرڕووی جیهان بووە، بە شێوەیەک لە ئادەمەوە تا دەگاتە کۆتایی جیهان کەسێکی وەکو ئەو دروست نابێتەوە. ساڵانە لەسەر تاسەری جیهان و لە هەرێمی کوردستان لە 12 ڕەبیع الئەوەل موسڵمانان یادی لەدایکبوونی پەیامهێن ڕەسووڵی نازدار بە پۆشینی جل و بەرگی جوان و بە بەخشینەوەی شیرینی بەرز ڕادەگرن. هەروەها لە بەشێکی زۆری وڵاتە ئیسلامیەکان ئەو ڕۆژە دەکرێتە پشووی فەرمی و لە تەواوی کۆڵان و شوێنە گشتیەکان ئاهەنگ ساز دەکرێت و سرودی ئاینی دەگوترێتەوە.